کاژمێر چواری بەرەبەیانە لە باخی گشتی هەڵەبجەدا بە وەرزش دەیانەوێت ڕوبەڕووی نەخۆشیەکان ببنەوە جەستەیەکی تەندروستیشیان هەبێت وەک ڕاهێنەرەکان دەڵێ وەرزشی بەیانیان دەرفەتێکی لەبارە بۆ توانەوەی چەوریە زیانبەخشەکان و دەردانی ژمارەیەک هۆرمۆن کە چالاکی بە جەستەیان دەبەخشێت بۆ ئەم دۆخەی کۆڕۆناش گرنگن. لە کتێبەکەی علی ڕەزا سەفەری کە یەکێکە لەو نووسەرانەی کە لە بواری وەرزشە نووسێت چەند خاڵێکی گرنگ لە وەرزشی سەرلەبەیانیا باسەکە یەکێک لەوانە مرۆڤ کە لە سەرلەبەیانیا بۆ فترەی زیاد لە 8 ساعات 9 ساعاتێک خواردنی نەخواردووە لەش بەتەواوی پشووی وەرگرتووە دەرفەتێکی لەبارە بۆی چەوریە زیانبەخشە زیادەکانی ناولەش بتوێنێتەوە و یەکێک لە خاڵەکان دوو یەک لە خاڵەکانی دیکەوەیە کە گازی ئۆزۆن کە گازێکی بۆ دەروون و هەستی ئینسانەکان گرنگێکی تایبەتی خۆهەیەوە یۆنانیە کۆنەکان و هەروەها هندیە کۆنەکانیش بە هەوای پرانە ناویان بردووە ئەوانە کاریگەری گەورەی لەسەر دڵ و دەرونی مرۆڤ هەیە و بە درێژایی ئەو ڕۆژە و مرۆڤە لە ڕووی دەرونیەوە زۆر جیاوازەوێت لە خەڵکانی دیکەوە خاڵێکی دیکەوەیە کە مەسلەی هۆرمۆنی ئەندرۆفین کە هۆرمۆنێکە مێشک دەریەدا و بەرپرسیارە لە دڵخۆشی و هەستێکی خۆش لە مرۆڤدا بەیانیان ئەو هۆرمۆنە تۆ زیاتر چالاکەی بۆی بە درێژایی ڕۆژەکە هەم ئیش و کارەکانت و هەم دەروونێکی ئاسوودە و ئارامت دەبێت. عومەر مستەفا یەکێک لە وەرزشکارە بەتەمەنەکان بوو بە دەنگی ئەمریکای ڕاگەیاند سێجار نەشتەرگەری قەستەرەی دڵی بۆ کراوە بەشداربوونی لەم وەرزشە بە کۆمەڵەدا وای کردووە چەوریەکانی جەستەی کەم ببنەوە و ئەو فشارەشی لەسەری هەبووە نەیمێنێت. دەوری 2 ساڵە ڕۆلێ لەم وەرزشکارانە بەردەوام وەرزش دەکەین بەڵام لە کاتی ئەو کەرەنتینەکەی پێشوو کەرەنتینە کریان و نەمانتوانی لە ماڵەوە بۆ خۆمان هەرکە بە توانای خۆی لە ماڵەوە ئەیکرد. اینجا من دایمە نەخۆشی دڵم بوو 3 قەسەرم کردووە ئستا بەردەوام وەرزشەکەم هەناسەوشتم زۆر لەسەر خۆی ئاساییە چەوریەکەم تواوەتەوە تەنگە نەفەسیم نەماوە ینی ئیسفادەیەکی باشم لێ کردووە. بەشێکی دیکە لە وەرزشکارەکان کە گیرۆدەی نەخۆشیە جیاجەکان بوون ئاماژە بە گۆڕانکاریەکانی جەستەیان دەدەن و دەڵێن وەرزش نەک هەر ئاسوودەی جەستە بەڵکو ڕۆحیشی لێ دەکەوێتەوە. وەڵی من وەکو خۆم ئیسفادە چاکی لێ دەکەم چ لە ڕووی جەستەیەوە چ لە ڕووی ڕۆحیەوە. من وەختێک هاتم بۆم وەرزشە زەختم هەبووە چەوریم هەبووە 2 چەوری لەگەڵ شکرا دوای ماوەیەک ئەوانم نەماوە وەردە و دەهەستشم بە ئارامی کردو لە ڕۆحیە هەست دەکەم ئێستا زۆر مرتاحم بۆ وەرزش. وەرزشەکەیان لە هەفتەکەدا 3 ڕۆژی لە پارک و باخچە گشتەکاندا ئەنجام دەدەن و 2 ڕۆژی دیکەش وەرزشی قورس ئەنجام دەدەن کە بەشێکیان بەشداری تێدا دەکەن وەک بڕینی ماوەی 82 کیلۆمەتر بە پاسکیل لە نێوان هەڵەبجە و سلێمانی و دواتریش ڕێکردن بە پیادە. فەرحان هەورامانی دەنگی ئەمریکا هەڵەبجە.